ناشنال ریسرڤ ئیکۆتۆریزم زەویەکی نەخشەکێشراوە یاخود ناوچەیەکی پارێزراوە بۆ هەموو ئاژەڵ و ڕووەکەکان و هەروەها شوێنێکی زۆر باشە بۆ ئەو ئاژەڵانەی کە مەترسی لە ناوچوونیان لەسەرە. بۆ نمونە لە کوردستان پارکی ئاشتی پڵنگی فارسیمان هەیە کە 5 پڵنگی فارسی تێدا دەژی و دەکەوێتە ناوچەی قەرەداخەوە و پارێزراوە لەلایەن حکوومەتەوە. ئامانجی ئەم پرۆژەیە کارکردنا بۆ بەستنەوەی ڕێژەی لە ناوچوونی پڵنگی فارسی و نێچیرەکەی کە بزنەکێوی و بەرازی کێویە. لە 12/11/2007 شارەوانێتی و پۆلیسی دارستانی قەرەداغ و کۆمپانیایەکی ئاوەدانکردنەوە کە کۆمپانیای ئۆرانۆس بوو بە سەرکەوتووی گۆمێکیان دروست کرد کە بە نزیکەی 1643 کیلۆمەتر دووجا بوو. ناشناڵ ریسرڤ سوودی زۆری هەیە. یەکەم، سوودی ژینگەیی هەیە. ئەگەر ئێمە زەویەکی پارێزراومان هەبێت بۆ ئاژەڵان کە داربڕەکان نەتوانن بچنە ناویەوە، دارەکان پارێزراو دەبن و زیاد دەکەن. سەرەڕای ئەوەش مەودای ڕووەکەکان فراوانتر دەبێت و ئەوەش زۆر باشە بۆ هەوایەکی پاک و جەوێکی خۆش. لەوەش زیاتر ئاژەڵەکان پارێزراو دەبن و ژمارەیان زیاد دەکات چونکە ڕاوچەکان ناتوانن بچنە ناوەوە. هەروەها ئێمە پێویستە بایەخ بدەین بە نیشتنگەی ئاژەڵان لە جێی باخچەی ئاژەڵان کە شوێنێکی زۆر بچووکە بۆ ئەوان ئەتوانن لە ژینگە سروشتێکی خۆیاندا بژین و هەست بە ئازادی بکەن. و هەروەها ناشناڵ ریسرڤ سوودی تەندروستی هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە ناشناڵ ریسرڤمان هەبێت لە کوردستان بۆ پاراستنی پڵنگی فارسی، ئەوە یارمەتیمان دەدات بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی چونکە پڵنگی فارسی بەرازی کێوی دەخوات. بەرازی کێویش دەتوانێت نەخۆشی بڵاو بکاتەوە وەکو نەخۆشیە گوازراوەکان ئەگەر زیاد بکەن، بەڵام پڵنگی فارسی دەتوانێت کۆنتڕۆلی ژمارەی بەرازی کێویەکان بکات و نەهێڵێت کە نەخۆشی بڵاو بکەنەوە. کەواتە ئەوە زۆر باشە بۆ تەندروستی مرۆڤ، بەڵام لەگەڵ ئەوەشدا نابێت ڕێگە بدەین بە ڕاوچەکان کە بەرازە کێویەکان ڕاو بکەن بە مەبەستی پاراستنی پڵنگە فارسیەکان. هەروەها ناشناڵ ریسرڤ سوودی ئابووری هەیە چونکە زۆربەی خەڵک ئارەزوو دەکەن کە ژیانی کێوی و ئاژەڵی کێوی ببینن و ئەو ئاژەڵانەی کە لە مەترسی لە ناوچووندا و کەم بوونەتەوە لە جیهاندا دەتوانن سەرنجی گەشتیارەکان ڕابکێشن. کەواتە شوێنێکی وەک ناشناڵ ریسرڤ دەتوانێت گەشتیارێکی زۆر ڕابکێشێت بۆ وڵاتەکەمان و ئەوەش هۆکارە بۆ بەرزبوونەوەی ئاستی ئابووری ناوخۆیی. بەگوێرەی The First Study into the Global Scale of Nature-Based Tourism in Protected Areas، پارکە نیشتیمانیەکان نزیکەی 8 بلیۆن گەشتیاریان پێدەگات هەموو ساڵێک. Due to many reasons, the population of the Persian leopard were declined in the region, such as climate change, overhunting, habitat destruction, and shrinking the population of prey like wild goat, wild boar, and porcupines. So we have started a project on conserving this endangered species. In early 2016, we have seen about 5 to 6 individuals of this endangered species. We are trying to protect the Persian leopard through establishing a peace park in the region through conducting several approaches like education and training younger generation in order پاراستنی پڵنگی فارسی لە ناوچوون، بزنی کێوی و پڵنگی فارسی لە مەترسی لە ناوچووندا لە کوردستان و ئەو جۆرە لە ناوچوونانە کاریگەریەکی خراپیان هەیە لەسەر زنجیرەی خۆراک. و لە هەمان کاتدا لە ناوچوونی یەک جۆر ڕەگەزیان ئەتوانرێت کاریگەری بخاتە سەر ڕەگەز و جۆرەکانی تر. و لەلایەکی ترەوە ئێمە پێویستە لەسەرمان پڵنگی فارسی بپارێزین لەبەرەوەی پڵنگی فارسی سەرمایە چونکە ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ژینگەدا و لە سیستەمی پاراستنی ژینگەدا. لەبەرەوە ئێمە پێویستە لەسەرمان کە ڕاوکردنی ڕابگرین لە جیاتی ئەوە پێویستەکە تیمێک دروست بکەین کە دژی لە ناوچوونی ئاژەڵانن و دژی ڕاوکردنیان بن. زانیاری زیاتر بدەین بە خەڵک کە چیتر ڕاو نەکەنەوە شوێن ڕێنمایی و یاساکانی پاراستنی ئاژەڵان بکەون. و لە کۆتاییدا ئێمە پێویستە لەسەرمان کە ئاژەڵان بپارێزین لە مەترسی لە ناوچوون و ژینگەکەمان بپارێزین لە مەترسی خراپبوون و لە ناوچوون.